ئاهەنگ و خۆشی دەربڕینی یاریزانانی پێشمەرگەی سلێمانیە بە بۆنەی سەرکەوتنە بەردەوامەکانیان لە قۆناغی بژاردەی خولی تۆپی بالای یانەکانی عێراق کە سەرکەوتنی ئەمجارەیان بە سەریانەی هەولێر بوو بە ئەنجامی 3 جێم بەرامبەر بە جێمێک لە جەولەی سێمی قۆناغی بژاردەی خولی تۆپی بالای یانەکانی عێراق لە نێوهۆڵی داخراوی کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستە ورشیەکانی زانکۆی سەلاحەدین. دوویانەی ڕکابەری هەمیشە پێشمەرگەی سلێمانی و هەولێر بەیەک گەیشتن. یاریکە بە ئامادەبوونی جەماوەرێکی زۆر بەڕێوە چوو جێمی یەکەم بە سوودیانەی هەولێری میواندار بە ئەنجامی 25 خاڵ بەرامبەر بە 17 خاڵ تەواو بوو. یاریزانانی پێشمەرگەی سلێمانی کە خاوەن دوو سەرکەوتن بوون لە دوو یاری سەرەتاییان لە خولەکە توانیان جێمی دووەم ئەنجامەکە پێچەوانە بکەنەوە ئەم جارە ئەمان یاریەکەیان بە 25 خاڵ بە 17 خاڵ بردەوە. جێمی سێم یاریزانانی هەولێر پاڵپشت بە جەماوەرەکەیان نزیک بوون ئەم جێمە بۆ خۆیان یەکلا بکەنەوە، بەڵام 2000 پێشمەرگەکانی سلێمانی پڕڕکابەریترین جێمی یاریەکەیان بە سوودی خۆیان کۆتایی پێهێنا کاتێک ئەم جێمەشیان بە ئەنجامی 25 خاڵ بەرامبەر بە 23 خاڵ بە سوودی خۆیان تەواو کرد. یاریزانانی سەلاح کانەبی ڕاهێنەری پێشمەرگە بەمەشەوە نەوەستان و جێمی چوارەمیشیان بە ئەنجامی 25 خاڵ بەرامبەر بە 17 خاڵ بردەوە. 2000 یانی پێشمەرگەی سلێمانی یاریەکەی بە ئەنجامی 3 جێم بەرامبەر بە جێمێک بردەوە. سپاس بۆخوام ڕاتوانیمان یاریەکە بینەوە خاڵی یاریەکە بەدەست بێنین بۆی بتوانین لە کۆی سێ یاری 8 خاڵ بەدەست بێنین و یەکەمی ڕیزبەندین. یاری ئەمڕۆ لەگەڵ یانی هەولێرە ئەرکەکە قورس بوو، گێمی یەکەم دۆڕین بەهۆی ئەوەی کە ئەوان بە شێوازێکی باشتر یاریان کرد و هاندەران لەگەڵ یان نەبوون. دوای ئەوتوانیمان ئەوە هەڵانەی کە هەمان بوو لە گێمی یەکەم کۆنتترۆلی بکەین و بە شێوازێکی تر یاری بکەین بتوانین سێگەم میارەکە کلا بکەینەوە سێ خاڵەکە بەدەست بێنین. هیوادارم بتوانین یاری داهاتوو لەگەڵ یانەی جێیشاکە ئەرکمان یەواش یەواش قورسترە بێ بتوانین بەردەوام بین لە بردنەوەکانمان بە سێ خاڵ بۆ یەکەمی ڕیزبەندین بۆ چوارگۆشەی زێڕین. ئینشاڵڵا سەر دەکەین بۆ قۆناغی چوارەم لەبەرەوەی ئەمە دۆڕانێکمان کردو لەگەڵ تیپێک بەڕاستی یەکێک لە تیپە بەهێزەکانی هەموو عێراقا. هەموو ساڵ ئەگەر نازناونێنیتن لە خولی عێراق ڕکابەر دەبێ و ژمارەیەکی بێزە لە خولی عێراق. ئێمەش دۆڕانەکەمان بەڕاستی مادیبوونی دوێنێمان بوو کە ئاخر یاریمان بوو. ئەمڕۆژ یەکەم یاری بوو بۆیش لە گەم یەکەم لیاقەیەکی باشمانە بتوانیمان سەرکەوین. چەند هەڵەیەکی خۆمان بەڕاستی تایبەت کردمان بۆیە نەماتوانی لە گێمەکانی سەرکەوین. تیپی پێشمەرگە تیپێکی بەهێز بوو، توانیان یاریەکەی بە کۆنتترۆلی خۆیان کۆنتترۆل بکەن. ئێمە یاریزانەکانمان لاون جار تووڕەبوونی ڕاهێنەریش دەورێکی گرنگیە لەسەر تیپەکەمان. بەڕاستی ئێمە ئەگەر ئەو یاری دوێنێمان کردەوە ئەوڕۆ ینی بێگومان سەر دەکەوتین بەرامبەر پێشمەرگە لەبەرەوەی پێشمەرگە ینی ئەو ئاسی ڕاستەقینەی خۆیان پێشکەش نەکردەوە بەڕاستی کە لەگەڵ ئێمە یاریان کرد هەرچەندە یاریەکان بردەوە، بەڵام ئاسی ڕاستەقینەی پێشمەرگەی زۆر لەوە زیاترە کە ئەوەی ئەمن لەگەڵیان بوومە و کە دەیان ناسم چونکە یاریزانەکانیان هەمویان ژمارەن ینی لە عێراق یاریزانی بەهێزن و یاریزانی هەڵبژاردن. ئینشاڵڵا یاریش زۆر ماوە بتوانین لە یاریەکانی دیکە سەرکەوتن بەدەست بێنین چونکە چوار یاریمان ماوە دو یاریکە بینەوە دەچێت چوار گۆشەی زەرین لەو چوار یاریای ئینشاڵڵا سەرکەوت دوێدەین. بەم سەرکەوتنە پێشمەرگەی سلێمانی سێمبردنەوەی بە دوایەکی تۆمار کرد و لە پێشەنجی یانەکانی خولەکە دێت. بڕیاری ژوایە سبەی سێشەمە لە چوارەم یاری خۆی لە کاژمێر 4 عەسر ڕوبەڕووی یانەی جەیش بێتەوە. هەرچی یانەی هەولێریشە بردنەوەیەک و شکستێکی هەیە. بڕیاری ژوایە سبەی سەعات 2 دوای نوەڕۆ لە ئەرکێکی زەحمەت میوانداری یانەی غازی جنوب بکات. ئومێد ئیبراهیم، گەلی کوردستان، هەولێر.